بەلای خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشحاڵم کە لە گفتوگۆ لەگەڵتانم. توندوتیژی لە نێو کۆمەڵگا لەوانەش بابەتی چەک هەڵگرتن و یەکلایکردنەوەی کێشەکان بە بابەتی تەقەکردن کە لەم دواییانە ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەندێک پارێزگا ڕوو لە بەرزبوونەوە. دامەزراوەی یاسایی لە هەرێمی کوردستان ڕۆڵی چی دەبێت لەم بابەتە؟ حکوومەت دەبێت چۆن مامەڵە بکە بۆ کەمکردنەوەی دیاردەی توندوتیژی و چەک هەڵگرتن و یەکلایکردنەوەی کێشە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی کێشەی کەسی و کۆمەڵایەتی و پەنانەبەردن بۆ دادگاکان. ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن و هۆکارەکانی ڕاگەیاندن لەو بارە دەبێت چی بێ و ڕۆڵی خێزان و ڕۆڵی پەروەردە و فێرکردن بێگومان دەبێت پەروەردە و فێرکردن ئەرچی هەبێت لە کەمکردنەوەی ئەم بابەتە. من گفتوگوی ئەم جارم لەگەڵ زۆر بەڕێزان کاوە عەبدولقادر جێگیری سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ و ئەندام لە لیژنەی ناوەخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆزیەکان سوپاس دەکەم کە لەگەڵمی لە گفتوگۆ. زۆر بەڕێز مامۆستا وریا ڕۆستەم، مامۆستای زانکۆ و بە پسپۆر لە ڕاگەیاندن. سوپاس دەکەم کە جەنابیش لەگەڵمی. کاکاوە لە جەنابتەوە دەست پێ دەکەم. لەم دواییانە دیاردەی چەک هەڵگرتن و تەقەکردنیش پەنابردن بۆ چەک هەبووە لە هەرێمی کوردستان. ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە چۆن لێک دەدەنەوە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و مهرەبان سڵاو لە ئێوە لە بینەرانی ئازیز. دیارە بەداخەوە لەم دواییە ڕێژەی تاوان بە چەک زیادی کردەوە دیاردەی تەقەکردن و دیاردەی یاخود کێشەی کۆمەڵایەتی ڕووی لە زیادبوون بووە بە تایبەت ئەگەر کە ئێمە لە هەولێر دانیشین لە هەولێری پایتەخت هەستەکەین، یعنی ڕێژەکە ناتەبیعیە ڕۆژانە گوێمان لە تاوان چەک دەبێ بەکارهێنانی چەک ئەبێ کێشەی کۆمەڵایەتی ئەبێ یەکلاکردنەوەی کێشەکانە بێ لە ڕێگای چەک تەقەکردنە بێ لە شوێنی گشتی. دیارە ئەوانە هەمووی زیادی کردووەوە. ئێمە لە پەرلەمانی کوردستان لە لیژنەی ناوەخۆ هەر ئەمڕۆ کۆبنەوەمان هەبووەوە بەچڕی باسمان لەو بابەتە کرد و بڕیارشماندا کە لایەنە بەرپرسەکان لە وەزارەتی ناوخۆ لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت بانگهێشتی پەرلەمان بکەین، بانگهێشتی لیژنەی ناوخۆ بکەین سەبارەت بەو دیاردەیە. دیارە پەرلەمان لە ساڵی 1993 یاسایەکی دەرکردەوە بە ناوی یاسای قەدەغەکردنی چەک، یاسای ژمارە 16 ساڵی 1993 لەوێ بە تەواوی ڕوونی کردێتەوە کە چێ بۆی هەیە چەک هەڵگرێەوە، چێ بۆی هەیە مۆڵەت وەرگێ بۆ مۆڵەتەکەش دەبێت بە فەرمانی وەزیری ناوخۆ بێیان ئەو کەسانە بێت کە وەزیر خۆی بۆ نمونە سەرپشتیانەکەت کە مۆڵەت بدەن، ئەگەرنا هیچ کەسی تر ناتوانێت. لە ئێستادا ئەو بابەتە بەپێی ئەو یاسایە دەڕوە. اینجا بە بڕوای من هۆکاری سەرەکی زۆربوونی ئەو دیاردێ و زۆربوونی چەک ئەوەیە کە حکوومەت ئەم یاسای جێبەجێ نەکردووە. یاسای قەدەغەکردنی چەکی جێبەجێ نەکردووە. هۆکارەکەی بۆ دەجارمەوە پێم وایە حکوومەت لاوازە و ئەوەی حکوم ئەکە حزبە نەک حکوومەت لە هەموو ناوچەکان ئەوجار چ لە شارە گەورەکان چ لە قەزا و ناحیەکانیش سەیرەکەی حزب باڵا دەستە کابرایە کە کادیری حزبە کە دەڵێم حزب باڵا دەستەمە بەستم هەردوو حزبی حکومڕانە پارتی و یەکێتی لە هەردوو زۆنی خۆیان ئەو خەڵکانێکەوە خەڵکی حزبین، کادیری حزبین، فەرماندەی باڵان، فەرماندەی عەسکەرین، پلەدارن، مەسئولن، خزمی مەسئولن، کوڕی مەسئولن، خانەوادەی مەسئولن. ئەمانە بەڕاستی تا ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان لە سەر و یاسان بە ئارەزوی خۆیان چەک هەڵەگرن، بە ئارەزوی خۆیان چەک بەکاردێنن، بە ئارەزوی خۆیان ئەوەی بیانەوێت دەیکەن و لایەنی جیهەتی تەنفیزیش کە وەزارەتی ناوخۆی تا ئێستا نەیتوانیوە لێ پرسیینەوە لەگەڵ ئەوانە بکەن. دواتر دێمە سەر ئەوەی کە دەبێ پەرلەمانی کوردستان لەو بابەتە بە تایبەتی لە هەمواری یاسایەکە چی بکە. بەڵام دەمەوێت ئەو بزانم ئەم بابەتانەی دوایی ئێوە لە لیژنەی خۆتان کە باستان کرد هۆکارەکانی بۆچی دەژێڕنەوە، بۆچی ڕوو لە زیاد بوونە؟ وەکو سەرەتا باسم کرد بە ئەوە قەناعەتی منە بە بڕوای من هۆکارێکی بۆ ئەوەی ئەم یاسایە جێبەجێ ناکرێ. ئەم یاسایە جێبەجێ ناکرێت لەبەر ئەوەی حکوومەت زعیفە، حەزب باڵا دەستە لە هەرێمی کوردستان و زۆربەی ئەگەر تەماشا بکەیت زۆربەی ئەو تاوانانی ڕوەدە ناڵێم 100%، بەڵام ئەکسەریە ئەو تاوانانەی کە ڕوو ئەدەن، ئەو دیاردانەی ڕوو ئەدەن، ئەو تاقەکردنانێک کە هەیە خەڵکی ئاسایی نین، خەڵکێک نین، خەڵکی فەقیر بن، خەڵکی بێپشت بن، هەموو ئەو خەڵکانن کە خەڵکی بە پشتن، خەڵکی حزبین، خەڵکی یعنی دەستڕۆیشتون لە هەرێمی کوردستان
و حکوومەتش نەیتوانێت. بۆ نمونە من دوای نمونە لە کاتی چوونیان بۆ دەستگیرکردنی تۆمەتبارێک لە هەولێر بەڕێوەبەری پۆلیس و چەند ئەفسەرێک و چەند پۆلیسێک لەوێ درانە بەس دەست ڕێژی گولە پۆلیسێک گیانی لەدەستدا و شەهید بوو چەندی تر بریندار بوون لە هەمان کات تۆمەتبارەکە دەریشتووە تا ئێستاش دەژیر نەکراوە. اینجا ئەوە نمونەیەکە بەدیان نمونەی تر لە هەرێمی کوردستان بابەتێکی زۆر هەستیارە کەسێک کە لە ئاستی ئەمنیش بێ حتا بەرپرسی ئەمنی کە تەقەی لێ ئەکرێ ئەوانەی کە بکەرن دەستگیر ناکرێن. خەڵکی تر خۆت بینیت لەو کۆتای لەو چێشتخانانەکە ئەو هەموو تەقەیەکرا بەشێک لەو تەقەکەرانە تا ئێستاش دەژیر نەکراون. دواتر بەناو شاریش سوڕاونەتەوە و بەحساب ئەوان حکوومەتی هەرێم هەمیشە شانازی بەواکە کە ئەوان ئەمنیەتی باشن بۆ هەرێمی کوردستان دابین کرد بەڵام حاڵەکە کە دەبینی دەگەڕێم وڵات. مامۆستاجیان دووبارە بەخێر وەک مامۆستایەکی زانکۆ پسپۆڕ لە بواری ڕاگەیاندن بابەتی توندوتیژی بەگشتی لە هەرێمی کوردستان و ئەم دوایش چەکەڵگرتن و تاقەکردن بابەتێکی ئاسایی دەبینی لە ڕووی خوێندنەوەی خۆت وەکو مامۆستایەکی زانکۆ یاخود چۆنە؟ بەڵێ بەنای خوای گەورە میێرەبان سەرتا سوپاس دەکەم. خۆی دیاردەی توندوتیژیە کە لە دیاردە کۆمەڵاتەکان کە لە هەم کۆمەلگایەکدا هەیە بەڵام لە کۆمەلگای بۆ کۆمەلگایەک ڕێژەی جیاوازە. ئەوەی کە جناب باس کرد دیاردە کۆمەڵاتەکان هۆکاری زۆرن تامان یەکێک لە دیاردەکان چەکەڵگرتن و تەقاندنی ئەو چەکەیە باش یەکێک لەو دیاردانەی بەڕاستی هۆکارەکان زۆرن. ئەوە مامۆستاکاوە باسی کرد لە ڕووی یاسایی و لە ڕووی تقریبان تا ڕادێش لە ڕووی سیاسیەوەش باسی کرد. تاوان هۆکاری سیاسی هۆکاری سەرچیە یعنی استقراری سیاسی هۆکاری سەرچیە لە دیاردێ چەکەڵگرتن و تەقاندن چونکە تۆ گە چەکەڵ نەگری نایتەقینی کە تەقاندن کەوات هەڵگرتووە ئەوەیەک لە هۆکارەکانە. باشە بەڵێ حەزم لێ باسی ئەو بابەتە بکەیت بۆ نمونە ئێستا ئێمە لە قەیرانی دارایی ناچینە سەر ئەو بابەتەی قەیرانەکە چێ دروستی دێەوە چۆنە بەڵام هاوڵاتی بەگشتی فشارێکی زۆری لەسەرە ئەوە چەندە هۆکارە ئەو زەوی سوا بکەم یەکەمیان هۆکاری سیاسی تەم هۆکاری سیاسی زۆرات زۆرێکە لە یەک لەوانە نەبوونی ئیستیقلالی سیاسی بەڕاستی ینی ئارامی سیاسی دوو گرفتی ئابووری ئەوە شۆکارێکە بەڕاستی سێ گرفتی دەرونی تابان ئەوانش پەیوەندی بەیەکن گرفتی سیاسی گرفتی ئابووری گرفتی دەرونی دروست دەکات کەواتە گرفتی سیاسی هەبوو گرفتەکانی کەشی لە دوادێ ئەوە خاڵ گرفتی کۆمەڵایەتی ناو خێزان ئەوەش لە ئەنجامی گرفتی سیاسی و گرفتی ئابووری ئەوانە هەمووی بێکەوە وابەستەنە. هەروەها گرفتش ترمان هەیە بێپلانی دەستگایەکانی ڕاگەیاندن ئەوەش خۆی لە خۆی داگرفتەکە ئەمەگە بین باسی دەستگاکە ڕاگەاندن بکەین ئەوە بابەتی زۆر هەدەگریت چەندی تۆژینەوەمان لەسەر لە بابەتی هەیە. میدیای کوردی هۆکار بۆ سەهەڵدانی ئەو دیاردانە بەس شێوازێک زۆر بۆ نمونە باش یەک تەقەت دەکرێت کەسێک تەقەچیەکە تۆ دەی بەنامەیەکی ڕاستەخۆی لەسەر دەکەی تەقەکەرەکەی نیشان دەدەی چی کردی و چۆن کرا چۆن نەکرایە ئەوە دەیانی کەس لە ماڵ و فێرە بن کەواتە دەبێتە بابەتێکی فێرکاری بەڵێ فێرکاری بەتابەتی لە تەمەنی هەرزەکاری لە تەمەنی مەسەر بۆ نمونە لە 14 ساڵی تا 22 ساڵی لەو تەمەنەی یەکێک لە سیفات ئاساسیەکانی ئەو مرۆڤانە چنە لاسایکردنەوەیە کە تۆ کەسێک تەقەی کرد نەگیرا و عقوبە نەدرا سزا نەدرا کەسانتر بەدوای داچن لاسایی دەکەنەوە. ئەگە سێری میدیا بکەین یەک لە هۆکارە سەرچیەکانێتە ئەویش پەیوەندی بە بابەتەکانی تر هەیە بۆ نمونە هەر لە دەستپێکردنی هەواڵەکان هەر لە یەکەم هەواڵدا دیمەنی توندوتیژی نیشاندرێ یعنی بۆ تەقینە و نیشاندرێ لاشەی مرۆڤەکە دەستە ئاسمان دەبێت دە 15 پارچە ئەو دیمەنانە کە ساعتی وا دروست دەکات لە ناخی هەرزەکاران کە فێر توندوتیژی بن. باشە ئەو میدیانەی بەو شێوازە کار دەکەن یاخود بۆ برەودان بە بابەتەکان یاخود بۆ زیادکردنی بینەر بەردەوام کار لەسەر توندوتیژی و هەواڵی توندوتیژی و ڕاستەوخۆی توندوتیژی دەکەن لە زمانی ڕاگەیاندن چی پێ دەگوتری یاخود دەبێت چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت. بەڵێ ئەمە بخۆی ئەمە میدیا وەکو هەموو ئامرازەکانی تر دووسەرەیە هەم پۆزتیڤ دەتوانانی ئیجای بەکاربیینی بۆ کاری باش هەم بۆ کاری خراپ بەکاربیینی بەڵام کەی بە کارە باشەکەی دەکا کە هەستی بەرپرسیاتی کۆمەڵاتی کرد ئەمە یەک لە تیۆرە گرنگەکان لە میدیا دەخینین تیۆری بەرپرسیاتی کۆمەڵاتی هەر میدیایەک بەرپرسیاتی کۆمەڵاتی نەبوو ئەوە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی ئایدۆلۆژیا و بەرژەوەندی تر دێتە مەیدانەکان بۆیە میدیا پێویستە بەرپرسیاتی کۆمەڵاتی بەچاو بگریت یعنی ئەو هەواڵێکە لێ دەدەی ئەو فلیمێکە پەخش دەکەی
ئایا چەندە دەگونجێ بۆ کۆمەلگا ئایا ڕنگدانەوەی ئەو فلیمە کاریگەری ئەو فلیمەی ڕنگدانە و فلیمەی لەسەر تاکانی کۆمەلگا چییە؟ باش تۆگە میدیا بەپێی متابعی تو بە دوواداچوونی تو یاخود شیکاریە کە لە دیار کەناڵێکی ڕاگەیاندندا دەنیشی لە هەرێمی کوردستان چەندە ئەم پێوەرانەی کە بە توێری ئێوە بە قوتابیەکانی زانکۆ دەڵێن دواتر ڕەنگە بەشێکیان لە دەستگاکانی ڕاگەیاندن کار بکەن چەندە جێبەجێ دەکرێت ڕێژێشی زۆر جێبەجێ ناکرێت ئەمە تۆژینۆمان نێتەمان کەناڵ و کەناڵ جیاوازیە کەناڵ هەیە بۆ نمونە لە ئەفلام کارتونەکان ئەو دیاردانە زۆر هەیە بۆ نمونە تۆمگیری مەسەلەن ئەفلام کارتۆنێک هەمومان دەزانین لە بینایەکی دقات و سەدقات خۆی فردات خوا لە سیاج خۆی فردات خوارێ هیچی لە نایە باشە دەیان دیمەنیتون تیژ دەدایە ئێوە منداڵ فێرەبی ئەوە بگەرەوە کەناڵێتە کەناڵ هەیە لە فلیمی ئاکشنی هەیە بۆ نە فلیمی ئاکشنەیە بەتەڵ فلیمەکە پاڵەوانەکە دەیان چەکی زۆر بەکاردێنی ئێوەی لێدی ئەو زەکار ئەو بەتەڵ فلیمەی خۆش دەوێت لاسایی دەکاتەوە بۆ نمونە کەناڵ هەیە لە زنجیرێت تەلەڤیزیۆنی هەرێکو بنەوەک باشە دەگەڕێمونات کاکاوە بێمە سەر چڕتر پەرلەمانی کوردستان دەبێت لەو بابەتە چی بکە بە تایبەت ڕەنگە هەندێک گلەی لە پەرلەمانی کوردستان هەبێ بەوەی کە زۆر بابەتی دیکە هەن گرنجیان پێدەدا بەڵام بابەتێک کە ڕەنگە لە داهاتوودا ئێمە زیانەکانی ببینن کەمتر گرنگی پێدا لەو نێوەندەشدا توندوتیژی خێزانی وەچەک هەڵگرتن دەبێت پەرلەمان چی بکەوە بە تەمان چی بکەن وڵا خۆی بەڕاستی ئەگەر ڕاستگۆ بم لەگەڵ تا ئێستا پەرلەمان کەم تەرخەم بووە و نەپڕژایتە سەر ئەو پرسانەی کەوا گرنگن کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی تاچی هەرێمی کوردستانەوە هەیە و سەبارەت بە مەسلەی چەکوە زۆربوونی ئەو دیاردە کۆمەڵایەتیانە و کێشە کۆمەڵایەتیانە دەبواە نەک ئەمڕۆ ئێمەکە وەکو لیژنەی ناوەخۆ کۆبنەوەمان لەسەر کرد دەبواە زووتر کۆبنەوەمان لەسەر بکردبە دەبواە زووتر بەرپرسانی ئەمنیمان بانگ بکردبە نەک هەر بانگکردن یعنی لە دنیا لە زۆر هەتا ئەگەر سەیری عێراقیش بکەین کاتێک کە کۆمەڵک کێشەی یەک لە دوای یەک ڕۆ ئەدان کە بکەرەکان نادۆزرێنەوە یاخود بۆ نمونە تۆمەتباران دەستگیر ناکرێن یەکسەر ئەو بەرپرسە ئەمنیانەی کە با بەرپرسن لە پاراستنی ئەمنیەتی ئەو ناوچەیە دەگۆڕدرێن لە کار دوورەخرێنەوە خەڵکیکە دائەندرێت لە هەرێمی کوردستان وانە ینی سەیرەکەی چەندین تاوان ڕوئەدات ئەوانەی کەەوە تۆمەتبارن ئێمە چونکە وەکو ئەگەر بە یاسایی قسە بکەین ناتوانین بڵێن تاوانبار تا ئەوەی کە تاوانەکەی بەسەر ساغە بێتەوە لە دادگە بۆ دەڵێم تۆمەتبار ئەوانە وەکو چۆنەڵێ وەکو بەرزەشی بەرانان بۆی دەرەچن و ئەمانش کە بەرپرسی ئەمنین لەو شارانە وەکو خۆیان لە شوێنی خۆیانەمێنەوە کۆمەڵێک مەبڕاتی بێمەعنا دێنەوە کە جێ باوەڕ نین لەلایەن هاوڵاتیان با ئەو پرسیارە بکەم کەواتە دەتەوێت بە زۆرێک لە زۆرەکان ئەوە باسکەی کە پێشووتر چەندین تاوان ئەنجام درراوە بەکارانی تاوانەکان بە یاسا نەگەێنراون وەگەوەی باس کرد کە پشتیان هەبووە کەواتەوە دەبێتە بەشێک لە کولتور بۆ ئەوەی بەردەوامی بەکارەکان بدرێت بەردەوامی بەو تاوانانە بدرێت نەک هەر بۆتە بەشێک لە کولتور یعنی بڕواب کە بەرپرسی ئەمنی هەیە تۆمەتبار داڵدە ئەدا باش یعنی تۆمەتبار داڵدا ئەدەیانی تۆمەتبارم بینیوە نووسراوی دادگا بەڵێ من بە بەڵگە لامە تۆمەتبار بووە چوە بەرپرسێک چی ئەمنی لە شوێنێک دەست بەکار بۆ چۆتە لای و پیرۆزبایی لێ کردووە لە کاتێکدا خۆی بڕیاری دەژیرکردنی هەبووە بەڵام چاوپۆشی لێکراوە و دەژیر نەکراوە ینی دیاردەی وا دەبێنی شتی وا دەبینی ینی سەر سۆڕم ئەمێنێ بەڕاستی ینی کەسێک پیاوی یاسا بێ پیاوی حکوومەت بێت چۆنە بێت بەو شێوەیە مامەڵە بکات کە ینی دەبێ یاسا جێبەجێ بکە بەداخەوە ینی خۆی کێشەی ئەساسی لە هەرێمی کوردستان ئەوەیە یاسا جێبەجێ ناکرێت باش ئەگەر یاسا جێبەجێ بکرێت ئێمە وەکو یاسا کۆمەڵک یاسای باشمان هەر لەگەڵ ئەوەی کە تێبینیشمان لەسەر هەیە بۆ نمونە یاسای هەڵگرتنی چەک ژمارە 16 ساڵی 93 ینی تقریبان 18 ساڵ بەر لە ئێستا ئەم یاسا دەرچوو پێویستی بە هەموارکردنەوە هەیە پێویستی بە تعدیل هەیە بەڵام ئەگەر ئەوەش جێبەجێ بکرێت باشتر لەوەی کە جێبەجێ نەکرێت کەواتە درک بەو مەترسیە نەکراوە کە ئەو مەترسی و لە داهاتوو دەبێتە دیاردە و ڕەنگە دادی کۆمەڵایەتی بکەوێتە مەترسی بێگومان مەترسیەکە هەیە بەڵام هەتا ئێستا دەرچی پێ نەکراوە بۆچی دەرچی پێ نەکراوە وەکو وتم ینی مێژووی ئەو 30 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان ینی مێژوەکی زۆر ناخۆشەوە مێژوەکی زۆر تاڵەوە مێژوەکی زۆر ڕەشە بەتایبەت ئەو حزبانەی کە حکومڕانیەکەن سەیرەکەی شەڕی ناوەخۆیان کردووە
شەڕی ناوخۆ خەڵکی کادیر و لایەنگری خۆیان هەمویان چەکدار کردووە لە هەموو حاڵەتە لە ناکاوەکان ئەو خەڵکانەی کەوا کادیر و ئەندامی خۆیانە بەچەکەوە دەیهێنە سەرجادە بۆ سەرکوتکردنی سیاسی بەکاری دێنن بۆ سەرکوتکردنی بەرامبەرەکانیان بەکاری دێنن ینی پێم وایە ئەمە شتێک نییە کە ینی هەر شتێک بیت و بڕوات و ینی بەبێ ئاگایی بیتن بەعکسەوە ئەوە عەمدەن دەکرێت عەمدەن دوو هێز دوو دەسەڵات دوو پارتی سیاسی کە پارتی و یەکێتین لە هەرێمی کوردستان یعنی خۆیان بە چەکەوە خۆیان سەپاندەوە بەڕاستی بە زەبری هێز پیان وایە ئەگەر ئەم مجتەمەعا دابماڵدرێت لە چەک و ئەگەر هێزی چەکدار بگەڕێتەوە ژێر سایەی حکوومەت ژێر سایەی دەوڵەت ئەوان ئەوەیەکیان نامێنێتن بۆیە هەمیشە دەست ئەگرن بە چەکدارەوە ئەوەلیاتی وان بۆ چەکە بۆ چەکدارکردنی کۆمەلگای نەک داماڵینی چەک لە کۆمەلگا مامۆستاژیان ئێمە دیاردەکە دەبینین جا ڕەنگە نەبوو بێتە دیاردە بەڵام هەندێکە دیاردەکە ڕێژە بەرەو بەرزوون و دەچی و هەندێک زار ڕەنگە ڕێژەکە نزم ببێتەوە لەو نێوەندەدا دەبێت ئەرچی حکوومەت چی بێ بۆ ئەوەی ڕێگر بێ لەوەی بابەتەکان بەربڵاو نەبێ و نەبێتە دیاردە لە هەرێمی کوردستان تاوان دیاردەیە بوویتە دیاردە باس تەقاندن دەکەین ئەمە چکەمە دوو جۆر تەقاندنمانێ تەقاندنەشی زیندویمانێ گولێ زیندوو لەگەر ئەوانێک کە لە بۆنەکان دەکرێت ئەمە شەر ینی تەقەمەنی یاری ئەو یاریانەی کە ئاگرین ئەمەش مەترسی هەیە چۆگە گەنجێک هەرزەکارێک فێر ئەو تەقینە ئاگرینە بوو دوو ڕۆژگە فێر ئەو تەقەش دەبێ بخۆ دیا ئەوە هەر دیار دەکە ئەو مەتیساترە بەڕاستی هەرچی حکوومەت وەکو مامۆستاکاوە باسی کرد ینی بەڕاستی ینی حکوومەت لەگە پەرلەمان دەبی تاواکەر یەکتری بن حکوومەتی پشت بە یاسای بەستی یاسا هەیە بەڵام کە جێبەجێ ناکرێەوە دەبی پرسیارەکە لە حکوومەتی بکرێ بەڕاستی بەڵام گرفتی سەرەکی ئەو وڵاتێمە نەبوونی سیستەماتیکە بەڕاستی سیستەم جێ خۆی ناگری کەواتە دەبگەینەوە خاڵی سەرەتا کە نەبوونی سیستەم چونکە ئەگەر تو سیستەم هەبوو سیستەم تاواکەر یەکترینە سیستەمی کۆمەڵاتیمانێ سیستەمی سیاسیمانێ سیستەمی ئابووریمانێ دەبی تاواکەر یەکتری بنەوانە ئەگەر حکوومەت دەستگایکی جێبەجێکارە دەبی بە سیستەماتی کارەکانی خۆی بکە کەسێک تاوانی کرد کە ئەگە تاوانەکە لەسە ساغ بووە ئەبێ سزا بدرێ سزاکەی ئەوجا بە هەند زۆرەکبی یاسا دیاری کردیە بەڵام کە تاوانبارەکە کە سزا لەسە ساغ بووە و گیرا سزن کرا بند کرا دواتر بە هەر ڕێگایك لە ڕێگایەکان بەربوو کەسی چاوی دەکات ئەڵێ مادەم زۆر ئاجیرێم چەند ڕۆژ دەکە و چەند مانگەکە ئاجیرێم بەردەبووم کەواتە ترس نابی بەڵام ئەگە سزاکی تند هەبوو سزای ڕابگەندرێ ئەمە سزا ڕناگەندرێ بەڵام دیاردەکان ڕدەگەندرێت باشە ماوەستە بەپی توێژینەوەکان ڕەنگە توێژینەوەتان هەبێ یان جەنابەت توێژینەوەی ناوخۆ دەرەچی بابەتە خوێن بێتەوە ینی بۆچی کەسێک پەنادەباتە بەرتوند و توێژی لە وڵاتێک کە یاسا هەیە کە کەسێک تاوانبارە دواتر بەپی یاسا ئەگەر یاساکە لەسەر جێبەجێ بکرێت بەڵام بەخۆم تۆژینەوە هەیە لەسەر دیاردەیەوە تۆژنەوەی بیانی و عەرەبیش هەیە بەڵێ چاوان پێکەوتیە تەمە خاڵێکە ما باس کرد هەردووکمان باسمان کرد مامۆستاکاوەش باسی کرد جێبەجێ نەکردنی یاسایە باشە ئەو هۆکارێکە کە خەڵک پەنای بۆ دەبات هۆکاری تریشتەنە بۆ منەوە کەسە لەوانێت تووشی گرفتاری دەرونی هەبی لەوانەیە کێشە کۆمەڵاتیەبی ئەمن تۆژنەوەکەم کرد لەسەو کەسانێک کە چەک هەڵدەگرن و تەقەی پێ دەکەن بینیم تەبەن ئەوانەیە کە چەک هەڵدەگرن تاوان چەکی بە نایاسایی چەکەگرتمانە بە یاسایی شەیە پیاوانی یاسایش و پۆلیس ئەوانە چەکەڵ دەگرن چەچوان ئاشکرایە کەسانەکە نزیکی مەدەنیانە بەرە لە قەدیان دەماسیەکیاندا نانیوە دەمانچەکە بە دەرەوەیە ئەوە خۆنی ماشکردنە ئەگەر پیاوی ئاسایش بی نابی ئەو چەکە نماش بکرێ ئەگە جلکی ئاسکەریە سەربازیە بەربی ئاسایشە بەربی فەرمی بەڵام گە جچی مەدەنیبی نابی نیشاندرێ لەبەرەوەی جچ مەدەنی بەرتان نەناسرێ وایە باش لە تۆژینەوەکەی ئەوەی کە ئەو چەچێگرتیە و ئەوەی کە تەقەی پێ دەکات تەماشام کرد چەند سیفاتێکیان هەیە یەکەمیان جگەرە چێش دووەمیان مەشروب خۆرن یعنی زۆربەی ئەو سیفاتانیان تێدا بووە سێمیان بگرێ لە زیاتر مەسەلەن ئالۆدەی مادەبێ و شەورەکانوانە بوونە چارەمیان گرفتی کۆمەڵاتیان هەیە گرفتی دەرونیان هەیە ئەسڵ جاریوە لەوانەیە تووشی بێزاری و بێتاقەتی سیاسی بووبی
یان ڕنگ دابیتور مەسەر بۆ نمونە لەسەر لایەنێکی بێتاقەت بی یان دەوێت بەرامبەر لایەنێککە ئەو کارە بکات سوانەشمانە ینی باشە بێگومان لە توێژینەوە دەگەیە دەرئەنجامێ گەیشتی بە دەرئەنجامی چی چۆن چارەسەر بکرێت چۆن نەبێتە دیاردەیان ئەگەر بۆ دیاردە کەم بکرێتەوە ئەمە گوتمان دیاردەیە باش چوەمەوە ئەگەر 30 ساتە مشاکەین ئەو بەڕاستی تەقەی شوایمانێ و تەقەی فیس تو فیسشمانێ ڕوبەڕوو باشترین نمونەوەی کە نمونە لەسەر ئەو چێشخانێکە ڕوویە بەڕاستی ئەوە باسان ڕوونادات ئەگە پێشترێ ینی ئاسان کالۆ ناکراوی دیار نەبیتە دیاردا چۆ کەسێک کەواتە ئەو ڕنگڕێژیە لە زۆوە ئێستا تۆغ بوویتەوە بڵێ ئەو جا هۆکارەکان چنە بۆ نمونە خێزان تەمەکە درێن هۆکارەکان دوایەگە لە چارەسەرەکان باسکەین ئەو هەمان دەگرێتەوە ینی پەروەدەی خێزانی زۆ گرنگە دووەم چاودێری خێزان کە پەروەدە کە چاودێریش بکەیت ئاخارزەکارێک ئەتو کە شەو ناتۆ تا بەیانی ئەگەر خێزان چاودێری نەکات حتمەن تووشی ئەو گرفتانە دەبێت سێم برادر چوارەم قوتابخانە بەڕاستی قوتابخانە ئەمە کاتی خۆی پەروەدەی نیشتیمانی و پەروەدەی ئاینی و پەروەدەی مافی مرۆڤ سە بابەتەکمانێ بە ناوی مافی مرۆڤ بەڵام تا چەند دەخوێندرێ و گرنگی پێدرێ ئەوانە دەکرێتیان وانی کۆتایی یان ناخوێندرێ مامۆستاچکەوە یەگری بڵێ ئەوانە زۆ گرنگن مزگەوت ڕۆڵشی زۆ گرنجەیە هەموو دیاردە کۆمەڵاتیەکان کە تەقەکردنیژەکە لە دیاردەکانە مزگە و ڕۆلی سەرەکی هەیە لە چاسەکردنیدا خاڵەتر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەمەوێت لەسەر ئەو بابەتە بوەستم کەواتە لە ئێستادا بێڕۆڵکردنی مزگەوت یاخود بە جۆرێک لە زۆرەکان ڕێگریەکان بۆتە ئەوەی کە کەسانێک بە جۆرێک لە شوێنیت کە پەروەردە بن بەرەو توندی توێژی هەنگاوێن تامانەگەت لە شوێنی ناڕاست پەروەدە بکرێت هەنا ڕاست لێ دەرەچێت لە خوارێ دەرەچێت بەڵام گەر لە شوێنی ڕاست دروستکرێت بەسە قوتابخانە شوێنی ڕاستە مزگەوت شوێنی ڕاستە خێزان شوێنی ڕاستە بەڵام ئێستا لە شوێنان دروست ناکرێت بۆ نمونە ئێستا گەنجی هەرزەکاری ئێستا بوویتە پەروەدەی بەردەستی فەیسبوک و تویتەر و پۆبجی و یاریە ئەلکترۆنیەکان ئەوانە پەروەردەی دەکەن لێ ناڕاست دەرەسی باش شوێنەکانی تر پەروەردەکەن دەگەڕێمۆلات کاکاوە باز لەوە بکەم کە بە تایبەتی ئەوەی کە مامۆستا باسی کرد دیاردەیە لە هەرێمی کوردستان هەر لەوەی کە لە بابەتی یاریەک کە دوو فەریق یاری دەکەن و پەنا دەبینە بەر توندی تیژی و خۆشی دەبڕین کەسێک حیزبێک دەباتەوە بە هەمان شێوە کەواتە زانیمان حکومەت بەرپرسیارە لەو بابەتە بەڵام ڕەنگە ئەو پرسیارش ڕوبەڕووی پەرلەمان بکرێتەوە کە ئەرچی چاودێریکردنی حکومەتە چاودێریکردنی ئەوە یاسا جێبەجێ بکرێت چۆن بتوانین حکومەت ئیلزام بکەین بەوەی یاسایەکە جێبەجێ بکە یاخود لە ڕێر لیژنەکانەوە کەسانی پەیوەندیدار بێن وەکو لێپرسینەوەیان بەرامبەر بکرێت بەڵێ من پێشترش باسم کرد کە پەرلەمان بە ئەرچی خۆی هەڵنەستەوە هۆکارەکەشی ئەوەیە ئەو زۆرینە پەرلەمانی ئێستا هەیە ئەو زۆرینەی ئێستا هەیە لە پەرلەمانی کوردستان ئەو زۆرینەیە کە پارتی و یەکێتی کە دوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان پێچیان هێناوە باشە خۆ کاکاوە ببوورە یعنی بابەتێکی وها پەیوەستە بە هەموو هاو نیشتیمانیان بەدەر لە ئایدیا و ئایدۆلۆژیا و ڕەنجی حیزبەکان ینی مەترسی لەسەر هەمووان بۆچی زۆرینە هەوڵ نادا کە یاسایەکە وەک لەسەر هەمووان جێبەجێ بکرێت ئەوجا دەمەوێت ئەوە بڵێم ئەو زۆرینەیە کە هەیە کە زۆرینەیەکە لە پێکهێنە لە سەرچیەکانی حکوومەتە ئەمانە یعنی ئەم دوو حیزبە بە مەبەست پەرلەمانیان لاواز کردووە ینی ڕۆڵی پەرلەمانیان بەرامبەر حکوومەت لاواز کردووە بۆ نمونە پەرلەمان وان لە پەرلەمان کردووە ئەو خەڵکانەی کە لەوێن کە ئەندامی پەرلەمان و هەڵبژێدراوی یاخود کاندیدی ئەو حزبانە بوون پێشتر جورئەتی ئەوە ناکەن بۆ نمونە لە وەزیری ناوخۆوە لە بەرپرسی باڵای ئەنجومەنی ئاسایشەوە بانگهێشتیان بکەن هەتا لێپرسینەوەیان لەگەڵ بکەن هەتا ڕادەی ئەوەی کە بگاتە دەست لە کار کێشانەوەیان ئەگەر بۆ نمونە ئەگەر کەم و کوڕیەکیان هەبوو کە گەیشتە ڕادەی ئەوەی کە چۆنەڵێ ئەمنی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵایەتی بکەوێتە مەترسیەوە وەکو ئێستا مامۆستا باسیەکە کە لە حاڵە دەرچۆ بۆتە دیاردا بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی و لەناو کۆمەڵگەدا بوونی هەیە بۆیە وەکووتم بە مەبەست وای لێکراوە و بەڵێ پەرلەمان کەم تەرخەمە بەڵام ئەو زۆرینەی هەیە ڕەنگە بۆ نمونە ئێمە کاتێک یاداشت دەدەین ئەرچی خۆمان جێبەجێکەین بەتایبەت ئەو لایەنێک کە ئۆپۆزیسیۆن باسییانەکەم دەبینی
وەزیر بە ئارەزوی خۆی حەزی لێبی دێت حەزی لێ نەبی نایەت حەزی لێبێت وەڵامی پرسیارەکە دەداتەوە حەزی لێ نەبی ناداتەوە لەبەرچی لەبەر ترسی نییە کە زۆرینەیەک لە پەرلەمانی کوردستان سبەینە ئەگەر ملزەم نەبوو بە بڕیارەکانی پەرلەمان کە خۆی لە پەرلەمانەوە دەنجی پێدراوە بۆتە وەزیر ئەگەر ملزەم نەبێت ترسی لەوە هەبێتن بەیانی لە پەرلەمانەوە متمانەی لێوسەندرێتەوە عقوبە بدرێ بۆ نمونە یان ئیجراعاتی پەرلەمانی حاڵەتەکانی ئێوە وەکو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن خۆ ناگاتە حاڵەتی لێسەندنەوەی متمانە بەڵام دەتانەوێت ڕوونکردنەوە بدرێ و دەتانەوێت بارودۆخەکە بەرەو باشتر بکەیت یعنی ترس لەسی هەبێ بۆ نمونە ترس بۆ لە پەرلەمان بەڵێ خۆی ترسەکە لەوێ ینی تاکە شوێنێک کە دەنجی ناڕازی تێدا پەرلەمانی کوردستانە بەداخەوە ئەوان لەبەرەوەی بۆ نمونە کە من باسی بەگشتی باسی مانزەڕەکەکەم باسی حکوومەت بەگشتەکەم لەبەرەوەی ئەوەندە کاری نایاسای هەیە ئەوەندە پۆخلەوات هەیە ئەوەندە شتی ناشەفاف هەیە نانەوێت لە ڕێی پەرلەمانەوە ڕێی گشتی تێبگە بە تەواوی بە بەڵگەوە تێبگە هەرچەندە ڕێی گشتی ئەمە هەمیشە بە پێیتوانە ینی هەوڵماندایە ینی لە هەموو خاڵە سلبیەکان لە هەموو خاڵە لاوازەکان ئاگاداریان بکەین و لە هەموو ئەو گەندەڵی و پێشێلکاری یاسانی کەوا دەکرێن خەڵک ڕای گشتی ئاگادار بکەینەوە بەڵام ئەوان نانەوێت بۆ نمونە بەو ڕادەیە بگاتە ئەو حاڵەتی کە بێن و لە بەردەم ڕای گشتی شتەکەیان لێ بسەلبێنرێنی ئەوەی کەوا ڕوویدایە بە بەڵگەوە بیسەلبێن بۆیە زۆر جار نایەن بە بەدەم بانگەوازی پەرلەمان نایەن و پێشێلی پەیڕەوی ناوخۆکن وە سەرۆکاتی پەرلەمانیش حەزەکەم ئەو خاڵم لە بیر نەچێت بەرپرسیارە لەوەی کە ینی زۆر جار بۆ نمونە یاداشتی وا هەیە ئێمە داوای دانیشتنێکەکەین لەسەر بارودۆخێکی تایبەت بۆ نمونە لەسەر هەرچەندە لە بابەتەکەش دەرەچم بەڵام چونکە هەمووی ڕەبتی بەیەکەوە بۆ من لەسەر کێشەی موچە لەسەر ئەو وەزع داراییە خراپی کە لە هەرێمی کوردستانی لەسەر بارودۆخ و گوزەرانی خەڵک ئێمە یاداشت دەینە سەرۆکاتی پەرلەمان داواکەین کە بەرپرسانی باڵای حکوومەت کە بڕیار بەدەستن بێنە پەرلەمان ڕوونکردنەوە بدەن هەتا لێپرسینەوە لەگەڵ بکەین ئێمە داوامان کرد کە لێپرسینەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی بکەین بەڵام بە نایاسایی سەرۆکاتی پەرلەمان ئەو پرسی کەواتە دەتەوێت بڵێ ئەوەی لەسەر ئەرچی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنە بە ئەو ناوەی لێ بدەین خۆتان جێبەجێتان کردووە بەڵام ئەوەی کە جێبەجێ ناکرێت لە دەستەی سەرۆکایەتی و لە کەم تەرخەمی حکوومەتە باشە ڕێگە چارە چییە؟ ئەزانین ڕێگە چارە ئەوێ دەبێت خەڵک بەڕاستی دەبێت خەڵک بزانێت دەنگ بەچی ئەدا و دەبێت خەڵک بزانێت بەڕاستی لە هەڵبژارنەکان چوونە سەر سندوقی دەنگدان گرنگە نەک بایکۆتکردن چکە بایکۆتکردن دوجار لە خزمەتی دەسەڵات تەواوی بۆ نمونە تۆ ئێستا 20 ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆن تێ خۆ ئۆپۆزیسیۆن دائیمەن کەمینەیە لە چاو زۆرینەکەی کە دەسەڵاتیە ئەی ئەگەر چل ئەندامی پەرلەمانی ئۆپۆزیسیۆن تەبێت چەند کاریگەری زیاترە بێ ئەی ئەگەر تۆ ئێمە بەپێی ئەو داتانەی لە بەردەستی ئێمە 60 بۆ 65 هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەچوونەتە سەر سندوقی دەنگدان خۆ ئەگەر ئەوانە بڕۆن ئەگەر ناڕازین بڕۆن دەنگ بدەن خۆ ئەتوانن زۆرینەیەش کە دروست بکەن ئەتوانن لە ڕێی سندوقی دەنگدان گۆڕانکاری بکەن بۆیە گرنگە بەڕاستی نەچوونە دەنگدان ڕاستەوخۆ 4 ساڵ ئەتو باجەکەی دەدەی باجەکەی ئەوەیە زۆرینەیەک دروستەکەی تەمان ئێمە دەزانین ئەو زۆرینەیە دروست بە زۆرینەیەکی مزەوەرە زۆرینەیەکی ڕاستەقینە نییە دەزانین بەڵام بەشێک لەوە هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک نەچۆتە دەنگدان ئەوان توانیتیان زیاتر بۆ نمونە زیاتر تەزویر بکەن بەڵام ئەگەر خەڵکێکی زۆر چووە دەنگدان ئەوان کەمتر ئەتوان تەزویر بکەن و کەمتر ئەتوان کورسی بەداشن مامۆستا دەگەڕێمەوە سەر بابەتی ڕاگەیاندن چکە هۆکارەکانی ڕاگەیاندن بەگشتی هەم لە کەناڵە ئاسمانیەکان هەم کەناڵی ناوخۆیی دواتریش بابەتی سوسیال میدیا دەمەوێت زیاتر قسەی لەسەر بکەم بە تایبەتیش ئەوەی کەمێک باست کرد جۆرێک لە دراما لە هەرێمی کوردستان پەخش دەکرێت بەبێ سانسۆر بابەتەکە دەگەڕێت و سەر ئەوەی فێرکاریە و گواستنەوەی کەسێکە لە کەسێکی ئاسایی بوو کەسێکی تونند و تیژکار یان کەسێکی لێ بەرهەم دێ ئەوەی کە باست هەم لە ئەفلام کارتون لەوەی کە منداڵان تەماشای دەکەن دواتر بەسەر دەکەوین لۆ قۆناغەکانی دواتر چی لەوە بەرپرسا یاخود چی بکرێت بۆ ئەوەی ڕێگە چارێک بدۆزرێتەوە بەو شێوازە ڕاگەیاندن بەو شێوازە نەڕوا کە ببێتە سەرئێشە لە بۆ هاوڵاتیان نەک ڕێگە چارە سەر و ڕێنیشاندەر بەڵێ ئەمە کە وتمان لەگە باس ڕاگەاندن بکەین واتە دەستگاکانی ڕاگەاندن بەڵێ دەستگا کلاسیکەکان دەستگای کەسمانەیەوەکو سۆشال میدیاوانەوە دەستگای نوێنە کلاسیکی نینە کەواتە دەستگایەکان خۆیان دەبی مەسەرەن ئەو بابەتێک لاکەنەوە بۆ نمونە هەستکردنەوە پرسیارەتی کۆمەڵاتی
ئەوە مامۆستاکاوە باسی حکوومەت و پەرلەمانی کرد و کێشە سیاسیەکان و ئەو بابەتە زۆری دینی بەڕاستی بەڵام چێ دەبیتە قوربانی کۆمەلگا ئەمە لە ڕوانگەی خۆمەوەکو پسپۆرەش بوارە میدیایی واز لە یاسادانان و دەستگا جێبەجێکردن بینە حکوومەت و پەرلەمان باش و ئەمەکو میدیات بکەینەوە باش ئەوە دیاردەکە هەیە تابان دیاردێت چەکەرگرتن بە یاسا ڕێگری دەکرێت بەڵام چێ جورئەت دەدات ئەو کەسێ بیتەقێنی ئەوە خۆ هۆکاری زۆرا زۆری هەیە ئەوەی کە پەیوەندی بە منە وەسە بۆ منە دەستگاکان ڕاگەاندن پێویستە دەستگاکان ڕاگەاندن ئەو بابەتانە پەخش نەکەن کە دەبێت ئەو دیاردەیە کە بە پێچوانەوە زۆر پەخشیەکەن هەندەرە بۆ بەردەوامی زۆر تونتیژ ئەم لێ دەرم دیاردەیە بەس تەقەکردن لە خەڵکی بە شێوەژ گشتی نا تەقەکردن لە ژن لە پیاو لە منداڵ چەند خێزان یەکتی دەکوژن ئەدی تەقەکردن نیە ئەگە دیاردە چەکڕاگرتنەکە نەبی ئەو شتە دروست نابێت دوای کە باسی مە چەک دەکەین خۆ چەک بەز ئەو دەمانچە و کرانشکۆڤە نییە جاری وا خۆ چەقوش هەچەکە بەڵێ ئاسنیش چەکە وایاننا دەبی ئەو دیاردانە ئەمە ئیش لەسە بکە لە میدیا کاتێک تۆ سەری فلیمەچی تەلەڤیزیۆن دەکەیان دراماچی تەلەڤیزیۆن دەکەی زۆر بەداخەوەنی دراما هەچەند سواز بۆ خوا کممانێ درامای خۆمان بەڵام ئەو کمەشمانەیە دەبینی هێشتا بە سەقەتی دەکرێت یعنی زۆر شتی تێدا هاندان دەبی لۆتنوتیژ بەڕات ئەوە میدیا ڕۆڵەشی سەرەکی سلبی خراپی هەیە ئەوە لایە کەواتە لەسەر ئەو خاڵە بوەستم ئەو میدیانەی کە لە بابەتی هۆشیارکردنەوەی کۆمەڵگا لە بەرگەگرتن لە توندوتیژی لە کامکردنەوەی توندوشی کەمترن یاخود بڵین کاریگەری کەمترە لەو میدیایی کە برەو بە بابەتە دەدا لە هەرێمی کوردستان ئەو تەوازنە چۆنە خۆ دیار هەر لە ڕووی سیاسیەکە و لە ڕووی پێکاتی کۆمەڵاتێکە دیارە دیارە کە تەوازن تەماشاکی هاوسەنجی نییە ئەو زۆکاری زۆری مامۆستاکاوە باسۆکارەکان کرد ئەو میدیاش کە دەوێت ئەو دیاردانە قەدەغە بکە ژمارەیان کمن بەڕاستی لەوانەیە نەشتوانن یان جاری واش ئەو هەستیان نەبی ئەوەشمانەیە بەڕاستی میدیامانەیە لە تەلەڤیزیۆن لە میدیاکەیدا باسی دیاردەی نێشتنی چەکەرگرتن دەکا بەڵام لە پرۆگرامەکانیدا هانی چەکەرگرتن دەدات باشمانەیە باشە ئەوە لەوانەیە بە نەزانی بی هەندێک کەس کە تۆمەتبارەوەی کە مامۆستاش باسی کرد کە ناتوانین برین ئەوە تاوانبەر تۆمەتبارە تا تاوانەکەی لەسەر دەچەسپێ لە جۆرێک لە میدیا لە هەرێمی کوردستان تاوانەکەی پێ دووبارە دەکاتەوە ئەمە کاریگەری چەندە بە پێی تۆژینەوەکان زۆربەی تۆژینەوەکان ئەوەی کەم تەماشام کردی تقریبان هەر بەس بۆ بەرنامە 12 تۆژینەوە تەماشا کرد هەموویان ئەڵێن پەیوەندێکی ڕاستە خۆی بەتین لە نێوان نیماشکردنی دیاردەی تونوتیژی ئەو باس دیاری تونش دەکات ئەمە چەکەرگرتنیش تەقەکردنیش یەکە لە دیاردەکان پەیوەندی ڕاستە خۆی لەسەر ئەوەی کە تاوان زۆر بیت بەڵێ یعنی ئەو تاوانانێکە هەیە لە هەر تاوانەکەلایە دەرێن هۆکارێکی سەرەکی نیماشکردنی دیمەن و گرتەی تونوتیژیە کە بە زۆرێک لە میدیا لە هەرێمی کوردستان بەردەوامە لەو کارە بەردەوامە بە زۆرا زۆریش ینی هەر لە هەواڵەکانە هەر لە هەتا جاری وا ناو بەرنامەیەکی گفتوگۆی حیواری تونوتیژی هەیە ئەوە تاک دروست دەبێت تونوتیژی ئاغا تونوتیژی لە قسە و پەیدا دەبێت دوای لەبی تەرەفتاریت کە باشە یعنی گەنجێک کە دەماسێک پێەیە جورئەت بەخۆی داتەقەی بکە ئەو کەسێکی دەمارگیر و تونوتیژی لێ دروست بووە بۆ تەقاکە ئەگە ناوەرێک ینی پرسیار لە بکە یان پرسیار لە ئاوڵاتێکی بکە لەوانەیە جورئەت نەکا مریشکە سەبڕی لە ماڵی خۆی کە حەڵالی خۆیتی ناتوانین سەبڕی بەڵام چۆن جورئەتی کردی غێر هۆکاری زۆر هەبوونە کە هانیە هاندان بووە بە تابەتی میدیا بە شێوە گشتەکەی کە هانی ئەو کەسەی دایا جورئەت بکە کە تەقەی بکە نەفەر بەرامبەرەکەی بکوژی فلیم ببینیە کەسێک بەدیان کەسی کوشتیە سەری بڕیە لە فلیم دیادە سەر بڕین دیادەی کوشتن دیادەی خنکاندن دیادەی سوستاندن خۆ دیادانەی کە لە شەوان لە میدیاکان نیشان دەدرێت لۆ بەیانەکەی ناکۆمەلگا جێبەجێ دەکرێت ڕێدانەی دەبێت میدیاش بە شێوازێک چۆتە نێو هەموو کۆمەلگا کە زۆر ئاسان هەموو کەسێک دەتوانێت دیمەنی توندوتیژ ببینێت مامۆستا ڕەنگە پرسیارەکەم ئەمجارە بەڕووی سیاسی زیاتر بڕوا بەوەی کە لە ماوەکانی پێشوش هەندێک دیمە نامەندی ینی بۆ نمونە دروستکردنی جۆرێک لە کێشە جۆرێک لە ڕێگەی میدیاوە بەوەی کە ئەمە کووردە ئەمە عەرەبە ینی کێشەی سیاسی نێوان هەرێم و ناوەند هەندێک کەس کە لە بۆ گەشتکردن دێتە هەرێمی کوردستان تووشی توندوتیژ دەبێت توندوتیژەکە ئەوەندە ئاسانە کە کەسێکی ئاسایی توندوتیژی کردیا یاخود دیسان پەیوەندی بەو بابەتی سیاسیە و هاندانی خەڵکەیە و دروستکردنی ڕقا بۆ ئەوی خەڵک بەو شێوازە مامەڵە لەگەڵ میوانی خۆی بکات
وڵای کاک محەممەد هەرچەند لە سەرەتا باسمان کرد بەس دەمەوێت بەڕاستی زۆر تاکید لەسەر ئەو خاڵە بکەمەوە کە تۆخی بکەمەوە مەسلەی اقتصادی ئابووری ئەو بارودۆخە ئابووریەی کە لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان هاتۆتە کایەوە دروستیان کردووە کە من ناڵم دروست بۆ دروستیان کردووە ئەو حەزبانەی کە لە دەسەڵاتن ڕاستە خۆ کاریگەری هەیە بۆ زیادبوونی تاوان وە زیادبوونی کێشە کۆمەڵایەتەکەن ئینجا ئێمە ئەو تاوانانەی کە بە شێوەیەکی عام دەکرێن و کە لە شوێنە گشتەکان دەکرێن هەرانەوە باس نەکەین ئەگەر تەماشە بکەیت تۆندوتیژی خێزانیش بە شێوێکی بەرچاو ڕووی لە زیاد بوون کردیا ڕێژەی تەلاق ڕوو لە زیاد بوون کردیا ڕێژەی مەسلەی ئەو تاوانانی کوشتن و ئەوانی کە لە ناو خێزانەکان هەن زیادی کردووە لە ناو کەسەکان هەن بەهۆی قەرزاری و بەهۆی کۆمەڵێک شتی دیکەوە کە ڕوو ئەدەن ئیفلاسکردن و خۆ کوشتن و نازام کۆمەڵێک شتی تر ینی ئەوانە هەموو بەشێکی زۆری پەیوەندی بەو بارە ئابووریە خراپەی هەرێمی کوردستان هەیە کە دروست بووە بەڕاستی ئەو قەیرانە داراییە کە دروست بە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر زیادبوونی تاوان لە کۆمەڵگەی کوردی. ئینجاگەر بێمەوە سەروەڵامی پرسیارەکەت بەداخەوە کۆمەڵێک حزب ینی وەکو ئەڵێ هێشتنەوەی خۆیان دائیمەن بە کۆمەڵێک دروشمی درۆیانەوە هێشتۆتەوە بۆ منە دروستکردنی ڕق و چینەی نەتەوەی ڕێگەسپەرستی ناسیۆن تۆخکردنەوەی ڕۆحیەتی ناسیۆنالیزمی نەتەوەی و کۆمەڵێک شیعاراتی لەو شێوەیەکە خۆیان لە ئەساسەوە تەنها بۆ هەڵخەڵەتاندنە تەنها بۆ مانەوەی خۆیان ئەمە ئەکەن بەڵام لە ناو کۆمەڵگە کاریگەری سلبی دەبیوە کۆمەڵێک شتی لەو شێوەمان بینیە ینی ئەگەر تەماشە بکەی بۆ نمونە لە سەری ساڵ لێرە لە هەولێر ڕوویدا و لە منتیقەی ئاکرێ ڕوویدا و پێشتر ئێمە لە ناو شار لە بنقەڵات بینیومانە شتیوا دروست بۆ ڕوویدا و ئەوانش کاریگەری خۆیان هەیە و پێم وایە ئەوە بە بەرنامە ئەکرێت و کۆمەڵی کەناڵ خراونەتە خزمەت ئەم بابەتە تۆخکردنەوەی هەستی نەتەوایەتی و ناسیۆنالیزمی نەتەوایەتی و دروستکردنی ڕقوقینە لە بینی ئەم نەتەوەی کە لە ئەساس بۆ نمونە کێشێکی سیاسی هەیە کێشە سیاسەکە حەقوەیە لە بینی سیاسەکان حل بکرێ نەگاتە ئەوەی مەسەلەن میلەت خۆی بێتە ناو بابەتەکە و کێشەکان قوڵتر بینەوە و زیانی گیانی و مادی لە نێوان هاوڵاتیانەوە باشە ئێمە کاکەوە لێدوانمان زۆر جار لە بەرپرسی ئەمنی یاخود بەرپرس لەو شارە و لە هەرێمی کوردستان بەگشتی دەبێت بۆ منە بابەتێکی واڕوودا کە دەبێتە جێی قسە و باسی میدیا و خەڵک باز لەوە دەکەن لە هەموو شوێنێکی دنیا تاوان هەیە و زۆر جار بابەتەکە بەوە دەبستنەوە بۆ منە خەڵکی فلانە شوێن زیاتر عشایرین یاخود زۆر بەیان دەیانێت بە خۆیان بابەتەکە چارەسەکەن ینی چەندە لێدوانەکانیش هاندان لەوەی خەڵک بەخۆی تۆڵی خۆی بکاتەوە بەخۆی پەنا نەباتە بەردادگا و یاسا خۆی لەگەڵ ڕێزم ئەو لێدوانانە زۆر نەزانانەیە زۆر ناڕۆشن بیرانێ ینی تۆ هەستەکەی لەو زۆر لێدوانانە ینی بۆ نمونە بەرپرسیەکە بینی دەڵێ وڵا خەڵکی هەولێر عشاعرن ئەخر ینی ئەو دابوونەری تا جوانەی کە لە هەولێر هەیە لەگەڵ ڕێزم بۆ هەموو شارەکان ڕەنگە ڕنگدانەوە هەبێ بۆ هەموو شارەکانی تر ینی تۆ سەیرەکەی خەڵکی هەولێر بە زۆرێک مرۆڤ دۆستە بە زۆرێک باوەشی بۆ خەڵکی تر کردوێتەوە بە زۆرێک مامەڵە ئەکات ینی هەر کەسێک چەند ڕۆژێک بێتە هەولێر هەست ناکە کە خەڵکی شارێکی ترە بەڵکو هەست بەوە کات کە خەڵکی ئەو شارەیە ینی ئەم جیاوازیان ئەگەر لە هەموو شوێنێک هەبێ لە هەولێر نییە اینجا مەسەلەی ئەوە چۆنەڵێ ئەوە بزرکردن و شاردنەوەی ئەغڵاتەکانی خۆیانە ینی هەڵەکانی خۆیانە ئەگەر نا ئەوە هیچ پەیوەندی بەوەوە نییە عشاعرن و کولتوری عشاری بەعکسەوە ینی تۆ سێری کە ئەو هەموو خوێندەوارە ئەو هەموو زانکۆی ئەو هەموو خەڵکە کە لە هەولێر هەیە جیاواز لە شارەکان ترکە لەگەڵ ڕێزم کە ئەمە بۆ نمونە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە و شارەکانی تر هەریەکە و تایبەتمەندێتی خۆی هەیە سیمبۆڵێکە و یاخود تایبەتمەندێکی خۆیە من کە باسی هەولێرەکەم ئەمە وەڵامێک بێ بۆ ئەو بەرپرسانێک کە پێیان وایە هەولێر عشاعرە بەعکسەوە ئەوەی لە هەولێر هەیە ئەو دابوونەریتێ لە هەولێر هەیە ئەو ڕۆحیەتی مرۆڤ دۆستیەی کە لە هەولێر و لە هەولێریەکان و لە دانیشتوانی هەولێر هەیە لە کەم شار بەدی ئەکرێت بەڕاستی ئەمە ئەو دابوونەری تا عشاعریە کە ئەوان باسەکەن بەڵام بە دیوەی دیکە ئێمە شانازی وەکو خەڵکی هەولێر شانازی بەو دابوونەریتانەوەکەن کە دابوونەریتی مرۆڤ دۆستیە دابوونەریتی خزمەتکردنی بەرامبەرە بۆیە ئەمە پەیوەندی بەوە نییە ئەمە پەیوەندی بەوە هەیە نەخێر تۆ
یاسا جێبەجێ ناکەیت تۆ ناتوانیت ئەوانەی کە بکەرەکانن دەژگیریان بکەیت حزبەکەی تۆ کە لە دەسەڵاتە تەواو دەسەڵاتی لە حکوومەتەکە زیاترە دەسەڵاتەکەی لە تۆ زیاترە بەرپرسێکی لق دەسەڵاتی لە بەرپرسێکی باڵای پۆلیس زیاترە بەرپرسێکی مەڵبەند دەسەڵاتی زیاترە لە بەرپرسێکی پۆلیس یان مکافەحەیان جیهەتێکی تری ئەمنی بۆیە ئەمە هەیە هەتا ئێستاش بمبورە هەتا ئێستاش تۆ سیرکە لە ناوچەیەکەوە بگرە لە کۆمیتەیەکەوە بگرێت لە مەڵبەندێکەوە بگرێت لە لقێکەوە هەمووی مەکتەبێکیان داناوە بە ناوی مەکتەبی کۆمەڵایەتی ئەو مەکتەبی کۆمەڵاتی شوێنی دادگاکانی گرتوتەوە ئەخر نابێ ینی دادگا هەیە قانون هەیە کەسێک کە تەبان ئێمە لەگەڵەوەین کە لێبوردنیش هەبێ بەڵام کەسێک کە تاوانێکی قێزەوەنەکە با سزا بدرێ نەکێ بەرپرسانی باڵاوە بە ناوی مەکتەبی کۆمەڵاتی ئەوانەوە بشاردرێتەوە یان فشار بکرێت بۆ ئەوی سڵحی عشاری بۆ بکرێت لە شوێنی ئەوەی کە دادگا حەقیش مامۆستاجیان ئەو کاتەی مامەوە دەمەوێت تەرخانی بکەم لەگەڵ جەنابەت بە تایبەتی لە ڕێگە چارەسەر ئەو بابەتانە بە بوردی شی کردەوە کە هۆکارەکان چین ئێستا چارەسەر هەم لە ڕووی پەروەردەوە لە ناوەندەکانی ئەکادیمیەوە هەم لە ڕووی ڕاگەیاندن و وەخێزان بەگشتی چۆن چارەسەری بکە بڵێ پێش باسی چارەسەرەکان بکەم دەمێت تاوکەری قسەی مامۆستاکاوی بکەم لێدوان میدیا زۆر ینی کاریگەری هەیە ینی ئەگەر باشتر نمونە بینەوە کە هەموو میدیاکان گواستیانەوە ئەو لێدوانێک کە ترامپ چەند ڕۆژە پێش تەوابوونی ماوەی سەرۆکاتەکەی لێدوانەچی دا کە خەڵکی هاندا بەڵێ دواتە چی لێکەوتەوە تونتیژی لێکەوتەوە بەڵێ کەواتە لێدوان ئەوە کە وڵاتە چی ئەمریکا بە هەمومان دەزانین کە کاتێک باس ئەمریکا دەکرێت ینی دەکرێت دەرێن لووتکەی دیموکراسی لە لووتکە دیموکراسی دەبی لێدوانی بەرپرسانە بدرێت لێدوانە بدرێت هەست با بەرپرسیارەتی بکرێت چکە لێدوان کاتێک لێدوان دەدرێت لە میدیا پەخش دەکرێت کاردانەوەی دەبێت بەڕاستی لێکدانەوەی دەبێت بەڕاستی ینی دەبێت حساب بکرێت لە ڕوو چارەسەرەکان دێن ئەوە چارەسەرێکەوە مامۆستاکاوە زۆر باسی کرد باسی حکوومەت و یاسای کرد تەبەن ئەوە یان دەتوان برێن سەرەترین بناغی شتەکانە چۆ یاسایە بەڵام کە یاسا دانرا دەبێت جێبەجێ بکرێ ینی حکومەتی یاسادانە لە چییە لەوەی جێبەجێ بکرێ وا یاسابی ئەمە یاسی زۆر جوانمانەیە بەڵام جێبەجێ ناکرێ یەکەم ئەوە باسکرێت دووەم بێنووسە خێزان پێویستە تاکانی خۆی پەروەدە بکەوە ڕاستی باش یعنی ئەسڵەن دایک باوک پێویست ئاگای لە منداڵەکانی بیت لە ڕووی پەروەدەییەوە کەسێکی وا دروست نەکات کەسێکی ینی تونوتیژی لە دەستێت یعنی بەداخەوە ئەمە خێزانەکان خودی داک و باوکان بە تونوتیژین لە کۆمەلگەیەک دەژین هۆکار زۆر بوو یان هۆکارەکەمان باس کرد بەڵام ئەوەیەک دوو چاودێری خێزانی لە پاش پەروەدەی چاودێری هەبیت ڕقابە سێ وەکو باسماکە دێنەوە سەر قوتابخانە ناوەندەکانی خوێندن ئەمە تۆژینۆم کرد لە سام کرد لە مانجی تقریبان 4 ساڵی ڕابردوو بوو لەو کاتە کەرنتینە شتان هەبوو یەک لە هۆکارەکان بە بۆچوونی خۆم ئێستا زۆر بووە نەکردنەوە دەرگای قوتابخانەکانە چونکە هەرزەکار و گەنج بێ ئیش بوو پەنا دەبات بۆ شتانە بەڵام ئەگەر تۆ مەشغوڵ دەکرد لە بەیانی هەشتی بەیانی تا یەکی پاژنی وەڕۆ لە قوتابخانە بوو نیوەی وزەی ڕۆی نیوەی وزەکەی کێش ئەگە دابەشێکی 120 بەخینەوەی سەرفکەواتە زۆر کاتی نما کەواتۆ چارەسەرێکی زۆر کرا بۆیە دەبینین هاوینان کە پوشووە دیارە کۆمەڵاتەکان زیاتر تەشەن دەکەن ئەوە بە بۆچوونی خۆم لە ئەنجامی تۆژینەوەیدا خاڵشکە مزگەوت پێویستە حکوومەت پلانێبی چۆن ئەو مزگەوتەکان بەکاربینی بۆ دیاردانە یعنی شتی باش پەروەدە پێگەیاندنی مامۆستایانی ئاینی بەڵێ ناوەندەکانی خۆی دەکو باسماکە زانکۆ زۆر گرنگە ڕێز ینی ڕێز لە تۆژینەوەی زانکۆ بژیرە بەڕاستی دەیان تۆژینەوە دەکەنە سەر دیاردانە باشە مامۆستا باسی یەک دوو توێژینەوە دەکرد هیچ کاتێک بووە دەستگایەکی ڕسمی داوا لە مامۆستایەکی زانکۆ توێژینەوەکە بینە بەردەست بۆی بزانانی هۆکارەکان چین بۆی چارەسەری بکەین نەک دەستگای ڕسمی هەیە نەک دەستگای ناڕسمی بەی شێو لە شێوەکان پەنا بۆ تۆژینەوە نابن بۆ نۆم تۆژینەوە لەس ئەو کەناڵی دەکەم ئەو کەناڵ دوو ڕۆژگە نارێکە تۆژینەوەم بدێم سوودلیەوە دەگرم نییە ئەوە پێی دەگوترێ هۆشیاری لەو بابەتەی نییە یعنی ئیدراک و هەستکردن نییە لە حکوومەتەوە نییە لە دەستگایەکان نییە لە ناوەندەکان نییە
باەق بە تۆژینەوە بدەن دەڵێن باەق بە تۆژنەوە دەین بەزبووانە بەڵێ ئەوە خاڵق بەڵێ خاڵشتر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو ڕێکخراوانی کە بەناوی ڕێکخراوی ئافرەتان و ڕێکخراوەکانی ترە کە بەرگری لە مافی منداڵ دەکەن بەگری لە دوو لە ڕووجەناوتان و بینەران بەرگری لە مافی سەگ و ئاژەڵ دەکەن بەڵام بەرگری لەو دیاردەی ناکەن چۆ دیاردەی زۆر کوشندەیە بەڵام دیاردەی تەقەکردن و چەکەگرت کە کاریگەریەکانی دواتر ڕەنگە زیاتر تۆ زۆر زۆرش بەڵێ شیرازی کۆمەڵای تێک دەچی بەڵێ چۆن ئەمە بۆ گوتمان کاریگەری سیاسی و کاریگەری ئابووری شیرازی کۆمەلگای تێدەدات ئەم دیاردانە شتێشێدات ئێستاوا هەر ناکۆمەلگا هەیە خاڵش کە زۆر گرنگە باخی کە بواری خۆمە میدیایە بەڕاستی میدیا پێویستە زۆر هیچ لەسەر هۆشیاری کۆمەڵاتی بکات هۆشیاری سیاسی بکات تا هۆشار بکات لە ڕوو سیاسیەوە لە ڕوو کۆمەڵاتیەوە چۆن هەستکەوت لەسەر دیادەکان بکات نیتمان بەڕاستەمە باش یان بۆ نمونە ئێستا ڕوودا لە هۆ لێرە دروست دەبێت لەو شاری دروست دەبێت بەبێ ئەوەی بزان حقیقەتی ڕووداوەتی خەڵک لەگەڵ تەفاعل دەکات لەگەڵ تێکەڵاو دەبێت ڕنگدانەوەی دەبێت ڕنگدانەوەی خراپی بەڵام بەردەبێت ئەوە بەڕاستی هۆشیاری دەوێت میدیا پێویستە ئەو میدیا کارانەی و ئەو دەستگا میدیانێک کە هەست بە پرسیاتی کۆمەڵای دەکەن پێویستە باق بۆ بابەتانە بدەن بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان کاوە عەبدولقادر جێگری سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ و ئەندام لە لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆزیەکان سوپاس بۆ ئەو کاتێک کە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ مامۆستا وریا ڕۆستەم مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری ڕاگەاندن سوپاس بۆ کاتی جەنابەت سوپاس هیوادارم گفتوگۆکانمان بەردێکی بووی خزیبێتە سەر بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو کۆمەلگایشی ئاشتی خواز و ئارام بڕۆ سوپاسان دەکەم سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ